پێش ئەوەی دەست بە ڤیدۆکە بکەم کەناڵێکم بۆتان هێناوە کە بەڕاستی شایانی پشگیری کردنە. کەناڵی کوردوەیف کەناڵێکی زۆر سەرکەوتووە، تەنها پێویستی بە پشگیریکردنە لە ڤیدۆکانیدا. لەم کەناڵەدا زانیاری هەمەڕەنگ بڵاو دەکرێتەوە لەسەر کەسایەتێ بەناوبانگەکان و زانیاری سەیر و سەمەرەکان و زۆری تریش. زۆربەی کات خۆشم تەماشای ڤیدۆکانی دەکەم، بەڕاستی بابەتەکانیم بەدڵە و لەو بڕوایە دەم کە ئێوەش بەدڵتان دەبێت و سوودی لێ دەبینن. لینکی کەناڵەکەم لە دیسکریپشنی ئەم ڤیدۆیەدا داناوە، هەمووتان بسن پشگیری لێ بکەن و سەبسکرایبی بکەن. سڵاوتان لێبێ هەوڕێن، خۆشحاڵم کە دووبارە لە ڤیدۆیەکی نوێدا گەڕام و لای ئێوەی ئازیز و خۆشەویست، سازگارترین و پاکترین و ڕوونترین ئاو لەسەر ڕووی زەوی کە وەکو ئەوە وایە هی بەهەش بێ. هەندێک سەرچاوی ئاوی وەکو دەریا و دەریاچەکان پڕن لە کانزا و پاژماوە کەوا لە سەروی ئاوەکە دەکا بلووریەکی ڕوون بێ و سەرڕایبوونی قوڵاییەکی زۆر، بەڵام هەر دەتوانی بنکەکەی ببینی وەک ئەوەی تەنها شوشەیەکی ڕوون بێ. لەم ڤیدۆیەدا دە جوانترین شوێنەکان دەبینین کە خاوەنی پاکترین و ڕوونترین ئاون لە جیهاندا. ئەگەر حەز بەم بابەتە دەکەیت و بابەتەکەت بەلاوە گرینگە، ئەوە دەتوانیت تا کۆتایی ڤیدۆکە بینەربیت. ژمارەیەک، ئەلسێڵۆ پارێزراوێکی سروشتیە کە پاکترین و سازگارترین ئاوی لێیە. لە ویلایەتی تیماولیبیز لە مەکسیک پارێزراوە کە بە تەواوەتی سروشتیە و هیچ دەستکاریەکی مرۆڤی تێدا نییە و چەندان ڕۆک و گیانداری لێیە کە لە هیچ شوێنێکی تر لێی نییە، کە ئەوە ژوای لێ دەکاوەکو بەهەشتێک بێ لەسەر ڕووی زەوی. ئاوە پاکەکەی بە گونجاوترین بژاردە دەدەنرێ بۆ هەزاران گەشتیار کە ساڵانە سەردانی شوێنەکە دەکەن. بە بێگومان باشترین شوێنە بۆ ئەوەی ئارام بیتەوە تێیدا و هەموو خەمەکانتی لێ لەبیر بکەیت. ژمارە 2، ناوچەی فۆسینی دوودان لە دوورگەی ئیتاڵین لە شاخی بەستەڵەک و زۆربەی کات پلەی گەرمی لەو شوێنە زۆر نزمە، بە تایبەتی لە زستاندا لە ئەنجامدا مەحاڵە کە مەلەیان تێدا بکرێ. سەرڕای ئەوەی دیمەنە ناوازەکەی بەسە بۆ چاوەکانمان و بە تایبەتی شوێنەکە کەوا دەردەکەوێت لە سیرۆکێکی خەیاڵیەوە دروست بووە. ژمارە 3، دوورگەی لیفکادا دوورگەیەکی یۆنانیە و ناوەکەشی بەواتای سیەکە دێ، چونکە لمی ئەو دوورگەیە بە تەواوەتی سپیە و زۆر نەرمە. ئەمە تاکە هۆکاری سەرنج نییە لە ناوچەکە، بەڵکو دیمەنە سروشتیە ناوازەکان و جۆرە جۆری ڕۆک و گیاندارەکانی کەوا لە دوورگەکە دەکەن ناوچەیەکی گەشتیاری بێهاوتا بێ بۆ ئەوانشی کە حەز بە سروش دەکەن تافگەکان و کەنارەکان بە شوێنێکی نمونەیی دادەنرێ. تەنانەت بە ملیۆنان کەس لە جیهاندا دوورگەی زۆریان کڕیوە کە نزیکن لە ناوچەکە بۆ ئەوەی وا حەز بکەن کە لە بەهەشتن. ژمارە 4، دوورگەی کۆهلانتا بەهەشتێکی کەناری تایلەندیە، دوورگەیەکی ناوازێ لە تایلەند. هێشتا بە مەبەستی گەشت و گوزار سوودی لێ نەبینراوە بە تەواوەتی، چونکە بەشێک نییە لە پرۆگرامە گەشتیاری ئاساییەکان. کەنارەکانی وەکو ئەوە وایە بەدەستی وێنەکێشێک دروست کرابن و لە مەسپیەکەی و ئاوەڕوونەکەی نمونەیەکە بۆ ئەنجامدانی چالاکی ئاویەکان. زۆر بە دەگمەن دوورگەکە بە قەرەباڵغی ئەبینرێ، بۆیە بەبێ بچووکترین کێشە دەتوانیت چێژ وەرگری لە تەواوی چێشخانە و کافێکان. ژمارە 5، دوورگەی هاڤار پێویستە سەردانی ئەو دوورگەیە بکەیت کە دەکەوێتە کرواتیا. ئەو ئاوەڕوون و سازگارە وات لێ دەکا کە حەز بکەی هەموو ژیانت لەوێ بەسەر ببەی. لەو دوورگەیەدا هەموو شتێک دەدۆزیتەوە، لە کێڵگە و ڕەزەکانی ترێ و مۆزەخانەکان و ژیانێکی بەچێش. هەروەها گونجاویشە بۆ ئەو کەسانی کە عاشقی ئاهەنگی شەوانن و هەروەها دیمەنێکی سروشتی ئەوروپی ناوازە. ئەوەی کە زۆر جێگای سرنجە لەو دوورگەیە شوێنە گەشتیاریەکانیەتی کە پڕە لە گەشتیار بێ ئەوی زیان بە ژینگەکە بگەێنن. هەموو شوێنێک لە دوورگەکە زۆر بە پاکی پارێزگاری لێ دەکرێ و بەخۆ گونجاندن لەگەڵ هەموو ئەو بوونەوەرانی کە لەوێ دەژین. ئەو شوێنە نازناوی خۆشترین شوێنی گەشتیاری ئەوروپی وەرگرتووە بۆ ساڵی 2018. ژمارە 6، دوورگەی زامامی ئێستاش دەگەڕینەوە بۆ ئاسیا کە ئەو وێنە جوانانە ئەبینی. لەوەیەوە بیر بکەیتەوە کە زامامی دەکەوێتە دەریای کاریبی
یان دەریای ناوەڕاست، بەڵام لە ڕاستیدا دەکەوێتە نزیک ئۆکیناوا و ژاپۆن. لە پاڵ ئاوە سازگارەکەی دەتوانانی لەم دوورگەیەوە چێژوەربگیری بە سیرکردنی نەهەنگەکان لە وەرزی هاوسەرگیریدا، ئەوەش لە نێوان مانگی یەنایر بۆ مانگی مارس، و هەروەها ئەو شوێنە بۆتە شوێنی خەونەکان بۆ ئەو کەسانی حەز بە مەلەکردن دەکەن، چونکە ئەو ئاوە پاکە چێژێکی زۆر دەبەخشێ بە مەلەوانەکان، چونکە دەتوانن هەموو بوونەوەرێک ببینن کە لە نێو دەریاکەدا دەژێت. ژمارە 7 دەریاسەی گاردا یاخود بیناکۆ. لەم ناوچەیەدا کەش و هەوا زۆر لە باردا دەنرێ و پلەی گەرمیش زۆر گونجاوە بۆ ئاوەکەی، وا دەکات کەس نەتوانێت بەرگەی ئەوە بگرێت کە مەلەی تێدا نەکا. ئەو دەریاسەیە بە یەکێک لە گەورەترین دەریاسە ئیتاڵیەکاندا دەنرێ. سەرەڕای زۆری ئەو کەسانی سەردانی دەکەن هەروەها بە پاکی ماوەتەوە، و سواردەوری پڕە لە دیمەنی شاخی سروشتی و سەرنجڕاکێش و دڵڕفێن، کەوا لێ دەکات لە سەر کەمی حەز بکەی بۆ یەک جارش بێ سەردانی بکەیت. ژمارە 8 دۆڵی جیۆچای. لە چین پارێزراوێکی سروشتی هەیە، ناسێنرا بە بەشێک لە کللتوری شارستانێتی مرۆڤ لەلایەن ڕێکخراوی یونسکۆ لە ساڵی 1992. ڕووبەری ئەم پارێزراوەیە 240 کیلۆمەتری چوارگۆشەیە و ئاوی ئەم شوێنە چەندان پلەی جوانی هەیە لە هەر سێ ڕەنگی شین و سەوز و پیرۆزەیی. لێرە دەبینین کە چەندێک ئاوێکی ڕوون و سازگارە و تەنانەت دەتوانین چەقی ئاوەکە بەڕوونی ببینین. ئەوەش دەگەڕێتەوە بۆ ئەوەی کە ڕێژێکی زۆر لە کاربۆناتی کالیسیۆم هەیە لە ژێر ئاوەکەدا، کەوا دەکا ئاوەکە زۆر پاک بێ. لە کۆتاییدا ئەو وەکو ئاوێنەیەکی ئاوی وایە. ژمارە 9 ڕووباری ڕێۆدی لابلێتە. ئەو ڕووبارە ناوازەیە کە دەکەوێتە وڵاتی بەرازیل، ناو نراوە بە پانترین ڕووبار لە جیهاندا و هەروەها سنتەری گەشت و گوزاری سروشتیە لە وڵاتی بەرازیل. ئەو ڕووبارە بە تەپکی قوڕ دەورە دراوە و ئاوەکەی شێوەیەکی ناوازی هەیە کە ئەوەش وای کردووە بە ڕووباری شێر بناسرێ بەهۆی ڕەنگەکەی کە نزیکە لە قاوەیی. ئەو ڕووبارە بە ڕێڕێوێکی پاکی ئاوی سازگاردا دەنرێ کە چەندان زۆرە ژیانی ئاوی تێدایە، هەروەها بەڕووەکەکانی شێوە کە دیمەنێکی بێوێنە و لە بیر نەکراو دروست دەکەن. ئەو کەسە بە بەختانەی کە دەتوانن لەم ڕووبارەدا مەلە بکەن، دەتوانن پولەکە زەردەکانی ماستەکان و چەندان زیندەوەری زۆر جوان ببینن. ژمارە 10 تافگەی ئەلتۆرۆ. ئەو تافگە ناوازەیە کە بەرزەکەی دەگاتە 100 متر کە لە قەراغ و لێوارەی گڕکانێک کۆتایی بێدێ لە نزیک سانخۆسی لە وڵاتی کۆستاریکا. ئەو کەسانی سەردانی دەکەن بە دڵڕفێن وەسفی دەکەن، چونکە تافگەکە چەندان بەرزایی تێدایە کە هەمویان ڕەنگە و ڕەنگن و لە ئاوێکی سازگاری ڕوون ڕازاوەتەوە بە چەندین درەخت و ڕووەک. ئەگەر لە خۆت ئەپرسی کە ئەو ناوە لە کوێوە هاتووە، با پێت بڵێم ئەو ناوە دەگەڕێتەوە بۆ ئەو بەهێزی کە ئاوەکە پێی دێتە خوارەوە، کەوا لێ دەکاوە هەز بکەی بەرامبەر گایەکی تووڕێی. ئەوە هێزی سروشتە. پێمان بڵێ کام لەم شوێنانە خۆشترین بوو لە لای تۆ، هەروەها ئارەزوو دەکەی سەردانی کامیان بکەی. دەتوانیت لە کۆمنتی ئەم ڤیدیۆیەدا بۆمانی بنووسی و زۆر سپاست دەکەم کە تا ئێستا بینەری ڤیدیۆکەم بووی. ئەگەر ڤیدیۆکەمت بەدڵ بوو ئەوە هەر ئێستا لایکی ئەم ڤیدیۆم بۆ بکە و هەروەها شێریشی بکە لەگەڵ هاوڕێکانتاندا و لە بیرشتان نەچێ. ئەگەر ئەتانەوێ هەمیشە بابەتی ناوازە لە کەناڵەکەم ببینن، ئەوە هەر ئێستا سبسکرایبی کەناڵەکەم کەن و هەروەها زەنگۆڵی تەنیشتی سبسکرایبەکەش چالاک بکەن بۆ ئەوەی هەمیشە بابەتەکانتان بە ئاگادارکردنەوە پێ بگا و لە بیرشتان نەچێ هەر ڕەخنەیەک یاخود پێشنیارێک یاخود بیرۆکەی ڤیدیۆیەکت بۆمان هەیە، ئەوە هەموویمان لە بەشی کۆمنتی ئەم ڤیدیۆدا بۆ بنووسە و ئینشاءالله بە زووترین کات وەڵامتان دەدەمەوە. و دووبارە سوپاسان دەکەم بۆ تەماشاکردنی ڤیدیۆکەم. تا ڤیدیۆیەکی تر و تا کاتێکی تر هەر شاد و بەختەوەر بن و خواتان لەگەڵ بێت و ئامانەتی خوا بن.